ئاسایشی سلێمانی دانپێدانانی ئەندامانی گروپە تاوانکاریەکەی شاری سلێمانی بڵاو کردەوە. بە پێی دانپێدانانەکان گروپە تاوانکاریەکە زیاتر لە 40 تاوانی جۆراوجۆریان لە سلێمانی ئەنجامدا و چەندین کەسیان کوشتووە و چەندین ئۆتۆمبیلیان ڕفاندووە. لە دانپێدانانەکانیاندا گروپە تاوانکاریەکە باز لەوە دەکەن کە چەندین تاوانی دزیکردنیان ئەنجامدا و هەڵیان کوتاوەتە سەر چەندین دوکان و تاوانی دەستدرێژیشیان بۆ سەر ژنان کردووە. ئەگەڕاین بە شاری سلێمانیە، هەر ئافرەتێ یان هەر کەسێک کە جانتای یان مەحفەزەی شتێکی پێ بووایە هەوڵی ئەومانەدا کە لێ بڕفێنی. دوای ئەوەی کە ئەم کارانەمانە کرد، دەستمان بۆ کرد و فکرێ ئەومان هەبوو کە ئۆتۆمبیل ببین، هەبەر ئۆتۆمبیل پارەی باشتری تایە و پارەی زیاترمان دەسەکەوێ. یەکەم ئۆتۆمبیلمان لەسەر شەخسی سلێمانی لای پردی کۆبانی لەوێ من و جوتیار بووین کە سیارەیەکی جۆری و مالی بۆ بوو. بینی مانگ شەوێ بوو لە مانگی 11ی 2018 گەنجێ بوو خۆی بەتەنیا بووانێت. ئێمەش هەدەفمانەوە بوو کە هەر کەسێک کە خۆی تەنیا بووایە هەڵمانە کوتەیە سەری. چەند کارێکی دزیمان ئەنجام داوە لەگەڵ کوشتن. سەرەتا بە موبایل دزین و جانتا دزین دەستمان پێ کرد، چەند کارێکمان ئەنجامدا. دوایی کە زانیمان پارەی باشمان دەست ناکەوێت، دەستمان کرد بە خەڵک ڕفاندن و پارە لیان سەندن. دوایی دەستمان کرد بە ئۆتۆمبیل بردن. چەند ئۆتۆمبیلێکمانیش برد و چەند کەسێکمانیش کوشت. چی لە کابرا بکەیت پێشکەوت لە میل دەماچەیدا سوتاتی دەبا دەماچە نابێ بیکوژی. پاشات من نەخینچێنین ئەو بە جەمەدانەکەی خۆمان تون کرد لە ملی جوتیار پێشکەوت یەکەم جار ڕایان کێشا. دوای جوتیار بەمەتی وە ڕای کێشا، مڵێن پەتەکەم ڕای کێشا. من جوتیار بە پێی چووە سەر پەتەکە. بانماندا و تەلەفۆنێکی بۆ شێخ ڕەعەت کرد، بۆڵێن ئەو کابرا عەرەبەکە کە سیارەمان بۆیە بەرەوە پێشتر مالی بۆکەیان بۆی بردبوو، بەڵام لەگەڵ یەکەم سیارەم بۆ بیان بڕم یەکەم جارم بشی ناسم. تەلەفۆنێکی بۆی کرد وتی جلیکانەیە بەنزین بێنە و وەرە سەر ڕاپەنجەرەی ڕاپڕین ڕاستوجە. چونە نزیک بەنزیخانەیە وەسانی تر پێڵاو شتەکەمان پاکردەوە بە قوڕەوە بوو. دوایەوە کاگە نازەکەی فەڕەدا شێخ ڕەعەت دۆجە ڕەشی پێ بوو، ڕەقەم بەغاز سپی. هەر لە پەنامانەوە وەستا پێشکەم وتی بڕۆ سەر دۆجەکەەوە با شێخ ڕەعەت نەتناسێ. من چووم سەر دۆجەکەوتم، ئەوان بەنزینەکە سیارەکە شێخ ڕەعەت دەرچوو بەرەو بەغا. وەک خۆیان دەڵێن پەیوەندیان بە باندێکی ترەوە هەبووە لە ناوەڕاست و باشووری عێراق و بە ڕەچەڵەک عەرەب بوون کە ئەو ئۆتۆمبیلانی ڕفاندویانە بۆ ئەو باندە عەرەبەیان بردووە تا بۆیانی ساخ بکەنەوە. دەژڵێن کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. بەڵێم ئەو سیارانەی کە لە شاری سلێمانی ئەمان برد پەیوەندیمانە بوو لەگەڵ باندێکی عەرەب کە خەڵکی خواروی عێراق بوون کە خەڵکی بەغا و بەسڕە و ئەو دەوروبەرە بوون. لەگەڵ ئەوانە معاملە وشتمانە کرد زۆر جار. سیارە وشتیان بۆ ساغەکردینەوە کە سیارەی دزرای و لێرەوەمان برد، ئەوان ساغیانە کردەوە و زۆر جاریش ئەوان سیارە وشتیانە هێنا بۆ ئێمە لیان ماوەرەگرت. ئەو کوڕانم لە ڕێگەی سەربازی برامەوە ناسی کە لە بەغدا کاری دزیەکەن، کڕین و فرۆشتن و دزینی ئۆتۆمبیلەکەن. جوتیار بۆڵێن هەر ئەو ڕۆژە لە ڕێگای سەنگاوە چەند شەماڵ سەنگا بۆ گەرمیان بەوێ ڕووی تەلەفۆندا، بەڵام پەیوەندیان لەگەڵ شێخ ڕەعەتدا بوو. پەیوەندیان بەیەکەوە کرد کە ئەو بگاتە هانای سیارەکە بەسمەتیان نەکا بگوژێتەوە. ئەتر لە سلێمانبەگ بوو، ئەگەر لە ڕێی بەغا بوو ناوەکەیم نازانم چی مەنتیقەیە بوو. لەوێ خۆی و شێخ ڕەعەت یەکیان بینی بوو، هات بۆ لای دەست شێخ ڕەعەت عارەب بوو، خەڵکیە ناسی. ئەو چووە سیارەکەی لێخوڕی، ئەوەی ئاگادار بن. شێخ ڕەعەت سیارەکەی لێخوڕی بردیان بەرەو بەغا. ئەو ئیشی مخەدراتێ کرد. چەند جارێ من لە شاری سلێمانیە مخەدراتەکانم بۆ ئەگواستەوە. ڕۆژی یەکشەممەی ڕابردوو لیوا حەسەن نووری بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وردەکاری دەگیرکردنی تاوانبارە مەترسیدارەکانی سلێمانی ئاشکرا کرد و ڕایگەیاند لەوەتەی لە دەستگای ئاسایشی سلێمانی کار دەکات باندی لەو شێوەیە مەترسیداری نەبینیوە.